سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵیدا بەرپرسە گەندەڵەکانی هەرێمی کوردستان باز لە ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی دەکەن. ڕۆژی 9/12 هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دیاری کراوە. یادکردنەوەی ئەم ڕۆژە لە کاتێکدایە بۆی گەندەڵی سیاسی و دارایی خەڵکی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی سەختدا ژیان دەگوزارێن. بە میواندارێک لە بەڕێزان جەلال هۆرێنی سەرۆکی ڕێکخراوی کاری شەفافیت بۆ نێشتنی گەندەڵی لە سودەی سەرەکی، هەروەها لە هەولێرەوە فەرمان ڕەشاد سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی و لە لەندەنی شۆ ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵیدا سەرنجی گەورە لەسەر وڵاتان ئەوەیە ئیرادەیەکی جددیان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی نییە. لە باشترین حاڵەدا تۆڕی دەستگاکانی چاودێری گەندەڵی تەنها گەندەڵکارە بچووکەکان دەگرێت. ئەمەش وای کردووە حکوومەت و بەرپرسە گەندەڵەکان لە هەمووان زیاتر دەنگیان دلێر بێت و قسە لەسەر گەندەڵی و بنەبڕکردنی بکەن. گەندەڵی بەرامبەر وشەی چاکسازیە. بەپێی پێناسەی فەرهەنگی ئۆکسفۆرد ئینگلیزی، گەندەڵی بە واتای لادان و پەخستنی دەستپاکی لە جێبەجێکردنی ئەرکە گشتیەکان دادێت. هەریەک لە دزی، بەرتیل، سپیکردنەوەی درا و خۆتزیینەوە لە باج، خواردنی ماڵی گشتی، بەکارهێنانی قەرز و هاوکاری نێودەوڵەتی بۆ بەرژەوەندی و خستنە نێو حساباتی تایبەتی، هەموو ئەمانە بەشێکن لە دنیای گەورەیە و دیاریدە کۆمەڵایەتی و سیاسی و داراییەی بە گەندەڵی ناودەبرێت. بەپێی ئەو ژمارانەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئاشکرای کردووە، ساڵانە 1 تریلیۆن دۆلار بە بەرتیل دەدرێت و زیاتر لە 2 تریلیۆن و 500 میلیارد دۆلاریش لە گەندەڵیە گەورەکە کە دزیە بەفیڕۆ دەڕوات. گەندەڵی بە زۆری لە وڵات و کۆمەلگایانەدا دەردەکەوێت کە لە ئاستێکی نزمی هۆشیاری و پێگەیشتنی بواری بەڕێوەبەریدان هەر یەک لە هەژاریەکی تاقەفڕوکێن و دەوڵەمەندیەکی بێئەندازە بە هەمان شێوە ڕۆڵیان لە بڵاوبوونەوەی زیاتری گەندەڵیدا دەبینن. لەو وڵاتانەدا کە فەرمانبەران موچەکانیان بەشی بەڕێوەبردننی ژیانیان ناکات، بەشێکیان پەنا بۆ دزی و وەرگرتنی بەرتیل دەبن. بە هەمان شێوە لە وڵات و ناوچانەی دەستگا و دامەزراوە چاودێریەکان نین یاخود هەن بەڵام کارتۆنین، جۆرەکانی گەندەڵی بە شێوەیەکی بەرچاو لە زیادبووندان. گەندەڵی بەرپرسانی باڵای دەسەڵاتی جێبەجێکردن کە بە گەندەڵی سەرۆکاتیش ناودەبرێت، زۆرترین کاریگەری لەسەر بەفیڕۆدان و هەڵتەکاندنی دارایی گشتی دەوڵەت هەیە. بەو پێی بەرپرسانی باڵا دەستیان بە زۆرترین کون و قوژبنەکانی و جومگانەی دەسەڵات دەگات کە شانەی هەنگوینی داهات و بەرژەوەندی تێدایە. بەپێی راپۆرتەکانی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی، شێواوی کەشوهەوای سیاسی، لاوازیداری، سربەخۆنەبوونی دەسەڵاتی دادوەری وەک سێ هۆکار ڕۆڵ لە دروستکردنی گەندەڵیدا دەبینن. هەر یەک لەم هۆکارانەش کاراسانیان بۆ تێکەڵکردنی حزب و حکوومەت کردووە کە ئەم دیاریدەیە لە هەرێمی کوردستان سەرچاوەی سەرەکی دروستبوون و بەردەوامی گەندەڵی دامەزراوەیە. لە هەرێمی کوردستان دوای 25 ساڵ حکومڕانێتی، لە مانگی ئۆکتۆبەر ئەم ساڵدا حکوومەتی هەرێم استراتیجیەتێکی 5 ساڵەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەسەند کرد. ئەمە لەگەڵ ئەوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان دامەزراوەی هاوشێوەی چاودێری دارایی، دەستەی دەستپاکی و لیژنەی نێزاهی پەرلەمانی کوردستان هەن. بەڵام بەپێی ئەو ژمارە و زانیاریانی بەشێک لە پەرلەمانتاران بڵاوی دەکەنەوە، لە ئێستادا هەرێمی کوردستان پێگەیەکی باشی گەندەڵی هەیە لە ناوچەکەدا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک جەلال بەخێر بێن لەگەڵ سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لەم ڕۆژەدا، ئێستا ئاستی گەندەڵی لە هەرێمی کوردستان بەپێی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە چی ئاستێکدایە؟ بەڵێ هەرێمی کوردستان لە بەشێکە لە حکوومەتی عێراقی، حکوومەتی عێراقی لە پلەی 8 دەوڵاتە گەندەڵەکەی جیهانایە لەسەر بەپێی راپۆرتی 2015، چونکە لە راپۆرتی 2016 هێشتا بڵاو نەکراوەتەوە. بێ راپۆرتە بەشێکە لە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق. عێراق ژێکێکە لە وڵاتە گەندەڵەکان. ڕاستە ئەم ساپلەکەی کەمێک دابەزیوە لە 4 ساڵانی ڕابردوو، بەڵام هەمیشە عێراق لە دێم
گەندەڵەکەی جیهان هەبووە. ئەمە ژۆ کارێکە بۆ ئەوەی کە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی بەڕێوەبردن دەسەڵاتی جێبەجێکردن پڕە لە گەندەڵی و ئەو بەرپرسانی کە لەناو حکوومەتان بۆ کارێکن بۆ دروستبوونی ئەو گەندەڵی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان. بەڵێ ینی ئێستا ئێمە بە بەراوردێنی گەندەڵی بۆکو عێراق حیسابی بۆ دەکرێت هەرێمی کوردستان جا نەکراوەوە لەبەرەوە ئەو حسابی دەوڵەتەکەن دەوڵەتیش هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی عێراقی هیچ جاکارێک چەند جارێک حکوومەتی هەرێمی کوردستان داوای کرد جا بکرێتەوە بەڵام تاکو ئێستا جا نەکراوەتەوە. زۆر باشە بەس بەپێی ئەو راپۆرتە نێودەوڵەتیان هەرێم یەکێکە لە هەرێمە گەندەڵەکانی دنیا گەوەکو هەرێم حسابی بۆ بکرێت. هەرێمی کوردستان لەبەرەوەی بەشێکە لە عێراقی کە لە وڵات لێکێک بەشێکە لەو وڵاتە گەندەڵی کە لە جیهانایە. هۆکارەکەی زیاتر بۆچی دەگەرێتەوە کەمە مەسەن لە ڕێزبەندی سەبوون و عێراق ئەوەی کە بەڕێز باس لە ڕێزبەندی هەشتەمی وڵاتە گەندەڵەکانی جیهاندا پێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیت نێوڵەتی هۆکاری چێکێمەش وەکو هەرێمی کوردستان مەسەلەن لەو ڕێزبەندداوێت. ئێمە لەبەرەوەی بەشێکی عێراقم یەکێکە لە هۆکارەکەی و دووش ئێمە ڕێز لە یاسای و ڕێسەکانی خۆمان ناگرین لە هەرێمی کوردستانە و دەسەڵاتی یاسادانە کە ئێستا پەکی کەوتە پێشتریش لەژێر نیشانەی پرسیارا بووە ئەو کە دەسەڵاتی یاسادانان و سیستەمی بەڕێوەبردن و کاریگەری لە هەرێمی کوردستاندا کە کەوتە ژێر نیشانەی پرسیارەوان کەوتە لە بەژە دەستی چەند کەسانێک ئەم بۆ خۆی یەکێکە لە هۆکارانی کە گەندەڵی دروست دەکات یەکێکە لە هۆکارانی کە پاڵێنێ بە تاکەوە یان فەرمانبەرەوە یان لە شوێنی گشتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بەکاربێنن لە ئێمەش دەزانین لە هەرێمی کوردستانە کردی گشتی بوو بە قوربانی کردی تایبەت و کردی لە سەگیفانی کردی گشتی کردی تایبەت دەوڵەمەند کرا و دواتر کردی تایبەتیش کە بووکایەوە ناتوانین خزمەت بە قرانی دارایی دروستبوونی ناتوانین خزمەت بە هەرێمی کوردستان بکەن. ئەمە کارێکە بۆی کە لەسەر پارەی داهاتی میلەت چەند کۆمپانیایەک لەلایەن چەند کەسانێک دروستکرا بوونە مشەخۆر بەسەر خەڵکەوە و ڕێز نەگرتن لە یاساکان و سیستەمی بەڕێوەبردن وەک کارگێڕی ئیدارایی ئەمەش کارێکە لەوەی کە هەرێمی کوردستان هەمیشە نیشانەی پرسیاری لەسەرەوە هەمیشە نەک راپۆرتەکانی نێودەوڵەتی راپۆرتەکانی ڕێکخراوەکانی ناوخۆش ئەوە دەرەخات کە هەرێمی کوردستانێکێکە لەو بەرێمانەی کە زۆرترین گەندەڵی تایبەتی ئێستا لە هەرێمی کوردستانە ئەتوان بەڵام 8 جۆر گەندەڵی زەق هەیە ئەو جۆرەکانی گەندەڵی ئەوەی کە زەقن لە هەرێمی یەکێک لەوانە گەندەڵی یاساییە کە ئێستا یاسا لە هەرێمی کوردستان پەکی کەوتە دەسەڵاتی یاسادانان کە دەسەڵاتی یاسادانان پەکی کەوت دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن ئەمەش بۆ خۆی بە بەرژەوەندی خۆی یاساکان بەکارهێنێ هەروەکو ئێستاش لە ئاخری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داواکرا دەسەڵات دێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی تەشریعی یاساییەکان کە ئەمەش بۆ خۆی هیچ فەرقی نییە لەسەر لە وڵاتێک کە تۆ باری نایاسایی ڕاگەیان دەبێت کە دەسەڵات گەیە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانان ڕاستەخۆی یاسادانە پەکی دەکەوێت و گەندەڵی دروست دەبێت لە خوارەوە ئەو جمگانی کە لە خوارەوە هەن بە پێی یاسا ناگرێتەوە دەسەڵاتێکی جێبەجەکار ئەرکیان پێسپێرێت بە ئاراجی خۆیان ئەو ئەرکانە بەجێ دێنن دەسەڵات گەندەڵی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان هەمومان دەزانین کە ئێستا ئەو فۆزا سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە وای کرێت کە گەندەڵی سیاسی بەشێک بێت لە پاکێجی گەندەڵێکە لە عالەمە هەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستانشە کە هەموو لایەنە سیاسیەکان بە شێوە لە شێوەکان تێوەگران لەم گەندەڵەوە لە لایەنی سیاسیەکان لەبەر بەژۆندی سیاسی خۆیان لەبەر بەژۆندی دەنگی خۆیان لەناو خەڵکا کۆمەڵێک امتیازاتیان بە خۆیان دروست کردووە و ئەم امتیازاتی ژوای کردووە کە بەشێک بێت لە گەندەڵە گەورەکەی سیاسی گەندەڵی بەڕێوەبردن و داراییمان هەیە ئەم گەندەڵێ سەرتاپای جوگەکانی هەرێمی کوردستانی گرێتەوە لە فەرمانگە تاو دەکاتە بە وەزارەتەکان ئەمە سیستەمێکی ناڕوونە سیستەمی بەڕێوەبردن سیستەمێکە کە لە هیچ وڵاتێکە بەم شێوەیە سیستەمی بەڕێوەبردن ناچێتە ڕۆ دەیان ڕێنمای و ڕاستپادە ڕۆژانە دەرچێت دژ بەیەکن ئەم دژ بەیەکە دوای کرۆ کە فەرمانبەر لە خوارەوە نەبوونی موچەوک نەبوونی ڕۆتیناتێکی زۆر محسوبەت و خزمیانە وای کرۆ کە گەندەڵە دۆزگا بەشێکی تری گەندەڵی پەروەدەیمان هەیە پەککەوتنی سیستەمی پەروەدە لە هەرێمی کوردستانە بەشێکە لەو گەندەڵی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە هۆکارێکی ترێکێک لەوانە گەندەڵی کۆمەڵایەتیمان هەیە کە پێکاتی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان تووشی ئەم گەندەڵێ بوو. بەڵێ سوپاس دەکەم دواتێکم بڵای بەرز کاک دەرا زۆر سوپاس ئەگەر بچینە هەولێر لای کاک فەرمان کاک فەرمان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە ئێستا ئەوەی کاک جەلال باسی کرد بە پێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەرێمی کوردستان لە ڕیزبەندی هەرێمە گەندەڵەکانی بڵین دنیادایە کە وەکو لە سەراستی عێراق لێکدانەوەی بۆ دەکرێت ئێستا و گەندەڵی کە لە کوردستان هەیە لە سەرەوە شۆڕ بۆ تۆ بۆ خوارەوە یاخود بە پێچەوانەوەی. بەڵێ زۆر سپاس سلااو لە میوانە بەڕێزەکان سلااو لە بینەرانی بەڕێز من دەمەوێت لەوە دەست پێ بکەم ینی کاتێک ئێمە دەرێن گەندەڵی لە هەرێمی کوردستان هەیە و هەرێمی کوردستانش بەشێکە لە عێراق ئێمە گەر سیرکەین عێراق خۆ یەکێکە لە وڵاتە زۆر گەندەڵەکانی جیهان کە لە پلەی هەشتەمدا بەڵام ئەگەر بێت و ئێمە هەرێمی کوردستان ببراوردکەن لەگەڵ عێراق دەبینین هێشتا هەرێمی کوردستان لە پاشترەوە تا ئەگەر وەکو دوو
یەکەی ئیداری وەکو دوو وڵات مامەڵە بکەین من هەز دەکەم کەەوە ئەگەر هەرێمی کوردستان بەسەر بەخۆی مامەڵی لەگەڵ کرد دەکەوێتە دوای عێراقیش یعنی ئێوە گەر سیر بکەن ئەمڕۆ کە سەرۆکی دەستەی دەستپاچی لە کۆنگرێکی ڕۆژنامانی لە کۆنفرانسەکان ڕایگەاندکەوان لە ماوەی 3 ساڵدا تەنها 42 دۆسییان داوەتە دادگا لە کاتێکدا لە عێراق ئەو ڕێژێ زۆر بەرزترا تەنها لە ساڵی 2014 بەجێرەوە ئامارەی لای منە 1459 فەرمانی دەستگیرکردن دەرچووە لە عێراقدا کە 24یان وەزیر بووە 94یان پلەی بەڕێوەبەری گشتی بووە ئەوە جگە لەو ئێمە لە کۆتاییان دیتمان چەندین وەزیر ئیستیقالەی پێکراوە چەندین لیژنەی کاریگەر واروە بڵێن فەرمانی گرتن و بەندکردن بۆ گەندەڵەکان دەرچواتە بە بەراورد لەگەڵ بەغدا بەداخەوە ئێمە هەز دەکەین هەرێمی کوردستان هێشتان لە دواوەترە لەوەی کەەوە ئێمە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان پرۆسەیەکە زۆر خاوترە بەراورد لەگەڵ عێراق گەندەڵی لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە لەسەرەوەیە گەندەڵیەکەکەوە حیزبە سیاسیەکان لە ئاسی باڵا لی بەرپرسیارن وەروە بەشێکی پەیوەندی بۆ یەکەوە حیزب و حکوومەت تێکەڵکراوە ئێمە گەلەبیرتان بێت ئەمساڵ لە مانجی دوو کاک مەسعود بارزانی کە وەکو سەرۆکی پارتی دیموکراتیشان بەیاننامەش دەکرد بۆ چاکسازیکردن لە ناو حیزبەکەی خۆیدا باشکراوە بەڵگە و لەسەرەوەیکەوە بێگومان بەرپرسە سیاسیەکان بەرپرسە حیزبەکانیش تێوەگلاون لە گەندەڵی واتە گەندەڵی لە هەرێمی کوردستان پرۆسەیەکە زۆر بڵێن بە سیستەماتیک بەڕێوە دەچێت و ئاسانیش نە ڕوبەڕووبوونەوەی ڕوبەڕووی بینەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ کە هێلی سوورە گەندەڵیە لەبەرەوە دەبینینکەوە کەمترین خەڵک سزا دەدرێتەوە ئەو بڕیارانەش کە ئێمە وەکو ڕێکخراوی بەیانی راپۆرتە بڵاو دەکەینەوە دەربارەی زۆرینەی ئەو بڕیارانێک کە دەردەچن بۆ دەستگیرکردنی بەرپرسان ئەوە جگەلەوەی کەەوە لە ئاستی باڵانین ئەوانێک کە دەستگیریش دەکرێن دواتر بە کەفالەت ئازاد دەکردنەوە دادگایەکانیشان زۆر دوا دەکەوێتەوە پرۆسەکە زۆر بەخای بەڕێوە دەچێت زۆر باشە کەواتە بە بۆ چوونی بەڕێستان کاک فەرمان هەرێمی کوردستان لە عێراقیش گەندەڵترە ئەگەر بەراودی بکەین بە عێراق بە دڵنیایەوە گەندەڵترە خۆی ئێمە گەر سەیری بکەین بە جێرە ئەو پێوەرە نێودەوڵەتیانی دانراوە بۆ گەندەڵی سێ ئاسی بۆ دانراوە ئاسی یەکەم کە ئاستێکی لاواز ئەوەیەکەوە چەند بڵێن خەڵکێک گەندەڵی دەکەن لە بەدزی حکوومەت واتە فێڵێک لە حکوومەت دەکەن ئاسی دومەوەیەکەوە بەشێک لەوانەی کە بەرپرسن لە حکوومەت لە پەنا حکوومەت گەندەڵی دەکەن ئاسێم کە خەتەرەکەی کە سیستەمەکە خۆی سەرجەمی دووچاری گەندەڵی شەلەل بێت ئەوە ئێمە دەبینین کەەوە بەدان پێدانانی حیزبە سیاسەکان بەرپرسە باڵەکان هەرێمی کوردستان گەندەڵی بە تەواوەتی هەموو جونگەکانی شەلەل کردەوە مەترسێکی یەکجار گەورەیە ئێمە ئەمساڵ هەموو ئەو لیژنە چاکسازێن هەموو بڕیارانە کە چ لەلایەن سەرۆکایەتی هەرێمیان لە حکوومەت دەرچووە خۆیان دانیان بەوە ناوەکە گەندەڵی ئەمڕۆکە هەڕەشەیەکی جددیەوە ئەو ڕوبەڕووبوونەوەی پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەتابەت ئێمە ساڵی 2016 و کوڕێکخراوی بۆ جێ گەندەڵی چاودێری ماکری حکوومەت بەیت شێوەیەک سەرڕای بەڵێنە گەورەکانی سەرکەوتو نەبووە لەوەیکەوە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە بڵێن کارێکدا کە خەڵک ئومێدێکی بۆ دروست بێت کە جددیەتەیە لە کارەکان زۆر باشە سەبات بەو ئامارەی کە بەرز بەراوردکردنەوە عێراق و هەرێمی کوردستان ئەمڕۆوی کە دەستی سپاکی باسی لەوە کردووە کە 32 دۆسیە لەم ساڵ دراونەتە دادگا یعنی عێراق لە پێشترە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان بەڵێ بە دڵنیایی وەکوتم ئەو ئامارێکە من لای ساڵی 2014 هەرچەندە بەڵام لە یەک ساڵدا ئەوان 1459 فەرمانی گرتنیان دەرکرۆ بێزگەلەوەی ئەو ژمارە زیاتر و کەیسیان کە بە دوواداچوونە کرد ئەوەی زۆر گرنگە 24 کەسی تێدا کە لە پلێ وەزیرن کە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر چی ئێمە بە جوێرەوەی بە دوواداچوونان بۆ کردو کە لە سەرۆکایەتی هەرێم دۆسیە هەندێک دۆسیە ڕەوانە کراوە بۆ داواکاری گشتیوە دەستی سپاچی کە پەیوەندی بە وەزیر و بەرپرسانی بەڕێوەبەری گشتی پلە باڵەکان هەیە
بەڵام بەداخەوە ئێمە دەبینین تاوەکو ئێستا فەرمانی گرتن بۆ کەس دەرنەچێت لە باڵان ئەوەی کە سزا درراوە لە هەرێمی کوردستان زیاتر ئەو گەندەڵیانە لە ئاسیج خوارەوە کە کراون و ئەوەی سەیرەیانی پرۆسی ئەو مەلەفانەکە چ لە دەستەی دەستپاچیان لە داواکاری گشتیکاریان لەسەر دەکرێت واتە ئەوان کە بەرزیەکەنەوە بۆ دادگا ئامادەنی ناوەکانیش ئاشکرا بکرێت بە پاسای ئەوەی کەەوە هێشتان یەکلانەبووتەوە کە لە کاتێکدا بەشک لە کەیسەکان یەکلا بۆتەوە ئەوە لە کاتێکدا کاتێک خەڵکێکی سادە کە مزەخەیەک دەدزێت شش زۆر سادە دەزێت دەێنرێتە سە تەلەڤزیۆن و خەڵک هەموو دەبینێت و هیچ ساسۆرەك نییە بۆی کەوانش نەنێردن واتە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان پرۆسەی چەکجار خاوە ئەوەش پێم وایە کەمینەیەک لەی سوودمەند بووە تەنانەت حیزب بەدەسەڵاتدارەکان کە پارتی دیموکراتی کوردستان یان یەکێتی نیشتمانی کوردستان ئەوانیش زۆرنیارە زۆریان لێ زەرمەندن کەمینەیەکن کە لە ناو حیزبانەش سوودیان لە گەندەڵی وەگرتووە و لە ناو ئەو حیزبانە خودی خۆیان ڕێی گشتی ئێستا دروست بۆ دژی گەندەڵی ئەگەرێمە ڕۆژانە خەڵکی بڵێن سەر بەو حیزب دەسەڵاتدارانە دەبینین کە وەک ئێمە زیاتریش لە ئێمە ناڕزایی دەردەبرن بەرامبەر گەندەڵی واتە ڕێیەک درزۆ بەڵام بەداخەوە ئەو ڕێیە لە ناخودێ و حیزبانش تەرجمە نەبووە بۆ ئیرادەی سیاسی. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس کاک فەرمان. مامۆستا ئیبراهیم زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان بۆ وەرداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە جۆرەکانی گەندەڵی ئەوەی کە گەندەڵی سیاسی گەندەڵی دارایی و گەندەڵی کارگێڕی ئێستا ئێمە ئەوەی کە لە کوردستانە هەیە گەندەڵی کام لە جۆر گەندەڵیە زیاتر مەترسیەوە کامیان سەرچاوی هەموو گەندەڵیەکانی دیکەیە. بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانە بەڕێزەکانت بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی پەیوەندی نێوان گەندەڵیەکان گەندەڵی سیاسی ئیداری کارگێڕی ئابووری ئەمانە پەیوەندێکی هەندە شەفافن هێندە تەن یعنی پەردەیەکی زۆر تەنگ لە نێواندا هەیە بەڵام ئەوەی کە توانم بڵێمەوەیە کە گەندەڵی ئیداری سەرچاوی گەندەڵەکانی ترە بە جۆرێک کە ئەگەر سێر بکەین کەسێکی ئیداری یا کەسێک لە پۆستێکی ئیداری یا پۆستێکی سیاسیایە ئەوە پۆستەکە بەکاردێنێ ئەو دێت گەندەڵەکە دەکات لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە بۆ نمونە گەر بێنەوە ئەگەر کەسێک سەرۆکی حکوومەت بیا وەزیرێک بیا سەرۆکی پەرلەمان بیا سەرۆکی هەرێم بیا سەرۆکی دەوڵەت بێ ئەم کەسە دێ لە ڕێگەی کۆمەڵێک هەنگاوەوە وا دەکات کە پۆستەکەی گەندەڵی تێدا دەکات بۆ جۆرێک کە هەوڵ دەدات لەسەر ئەساسی پۆستەکەی حیزبەکەی بەقەوت کار لەسەر ئەساسی پۆستەکەی بنەماڵەکەی بەقەوت کە لەسەر ئەساسی پۆستەکەی خۆی دەوڵەمەندکە ئەقریبای خۆی بێنێتە پێشەوە ئەنی کۆمەڵێک لەم بابەتانەوە هەروها پێشنکردنی کۆمەڵێ بنەمای سەرەکی هەیە لە هەڵبژاردنەکانە کە دەنگی لەسەردا و خەڵکی ئیرادەی خۆی ترە دەبێنێتەوە بەڵام لە کاتێکدا کە دێ ئیرادەی خەڵکی پێشەل دەکرێت واتە دەسەڵدەستکردنی ئاشانەی دەسەڵات لەناو پەرلەمان و حکوومەت و دامەزراوە سیاسەکاندا بەدی ناکرێت و کاتە گەندەڵی سیاسی دێتە بوون واتە لە هەمان کاتە ئەوەی کە دەستی گرتۆ بەسەر پۆستێکی داریا پۆستێکی سیاسی لە هەر شوێنێکی ئەم دنیاەدا بێ و لە کوردستاندا بێ و لە عێراقدا بێ و لە هەر ناوچەیەکی ئەم جیهانەدا بێ و پێ دەوترێت گەندەڵی سیاسی کە سەرچاوەکەی گەندەڵی ئیداریە. بەڵێ زۆر باش کەواتە گەندەڵی سیاسەکە مەترسیدارترین جۆری گەندەڵیە ئەگەر تۆ پێم بڵێ کان مەترسیدارترینیانە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو شێوازێک کە لەو کۆمەڵگانەدا بەرجەستە دەبێ بۆ نمونە گەر سێکن ئێستا لە هەرێمی کوردستانە گەندەڵی سیاسی بۆتە خۆرەی کۆمەڵگا بۆتە هۆی پەکخستنی دامەزراوە سیاسەکان بۆتە هۆی پەکخستنی ئیرادەی خەڵکی ئەم پەکخستنە بریتە لە جریمەیەکی گەورە تاوانێکی گەورە کە فعلەن بەرامبەر بە تاکی کۆمەڵگا کراوە ئەم کارە ئەم هەڵسو کەوتێکە وای کردو کە پرۆسی سیاسی تووشی شەلەل بێ ئەمە پێ دەوتێ گەندەڵێکی سیاسی لە هەمان کاتدا شێوازی تری گەندەڵی سیاسی زۆرن بەڵام وەکوتم ئەمە ئیسا لە هەرێمی کوردستانە زەق بۆتەوە و چەقی بەستووە لەگەڵ فەسادی ئابووری کە ئەوش پاڵپشتەکەی بریتێ لە پۆستە حکوومیەکان کەسێکی وەزیرە شەفافنە لە داهاتی نەوتا کەسی وەزیرە شەفافنە لە داهاتی ئابووری دارایی وڵاتدا ئەمانە بەڕاستی وای کردووە کە گەندەڵی لە هەرێمی کوردستانە چەند شێوازێک بەخۆ بگرێ هەرێکیان ڕەبتی هەیە بە ئەوە کەیتریانەوە ناتوانێت بڵێ گەندەڵی ئیداری خەتەرترینیانە ئەگەر بێنە سەر پۆستەکان سێرەکەین گەندەڵی ئیداری هەیە بەڵێ ئەگەر بێنە سەر پۆستە حکوومیەکان و فەرمیەکان و پۆستە باڵا سیاسیەکان دەبینین گەندەڵی سیاسی هەیە بەڵێ
ئایا ئەوان کامیان خەتەرناکتر بۆ کوردستان؟ هەردووکیان خەتەرناکن، هەردووکیان بوونەتە خۆرە بۆ سەر کۆمەلگا. ئێستا بێ ئەمە ئەوە بڵێن کە ئەمە لە ناو کۆمەلگا ڕەنگی داوەتەوە. ئێستا دەبینین کۆمەلگا برسیەتی دەرەنجامی چی؟ دەرەنجامی ئەوەی کە خەڵکی لە ڕووی سیاسی، لە ڕووی ئیداری، لە ڕووی ئابووری فاسیدە گەندەڵە. ئەم گەندەڵیانە وای کردو کە کۆمەلگا ئێستا قوتی نەبێ، نانی نەبێ بیخوا، لەم زستانە نەوتی نەبێ بیسووتێنە، لەم زستانە پرۆسەی خوێندن پەکی بکەوە لە وڵاتدا. ئەمانە وای کردو کە بەرەنامە ببینین ئەگەر بێت و ئێمە خۆمان کۆمەلگای کوردی ڕووادا لە دامەزراوە سیاسەکانە ڕووادا بە هۆکاری چی بووە؟ بە هۆکارەکەی دەبێت بگەرێتەوە بۆ ئەسڵەکەی کە بریتە لەوەی کە دامەزراوە سیاسەکان و پرۆسەی فرۆشتنی نەوت و داهاتی ئەم وڵاتە شەفاف نییە و ئەوانەی کە دەستیان گەوتۆ بەسەر پۆستە ئیدارەکانە هاوخەم نین لەگەڵ کۆمەلگا و ئەمانە وای کردو کە ئێستا بەرەنجامی بێتە بوون کە خەڵکی بەڕاستی ئاواتە خواست بێ بۆ شتێک کە پێشتر لعنەتی لێ کردووە. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕستان مامۆستا ئیبراهیم. کاک جەلال گەرم بۆ لای بەڕستان سەبارەت بە هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەو دام و دەستگایانەی کە پێویستن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئێمە لە کوردستاندا ئەو دام و دەستگایانەمان هەن؟ ئێمە لە کوردستانە دەستی نەزەهەمانەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی یان بۆ بەگژاچوونی گەندەڵی لە ڕووی ئەو دام و دەستگای حکوومەتی کوردستانە، بەڵام لە ڕووی نەبوونی یاسایەکی کە پشتیوانی ئەو دەستێ بکە یان نەبوونی بودجەی تابەت بۆ دەستەیە کە بتوانێت کۆمەڵی ڕایشکار و کۆمەڵ کەسایەتی پسووەر لە خۆی بگرێت بۆ کارێک بۆ بۆی کە نەتوانێت ئیشەکانی بەڕێگوپێکی بواتەڕێەوە. لەگەڵ ئەوەشا ئێمە کۆمەڵی ڕێکخراومانەی لە کوردستانە بە فعلی ئیش لەسەر ئەمەکەن ڕێکخراوی نێودەوڵەتیشی تێدایە لە سلێمانی لە هەولێر لە دووە چەند ڕێکخراوێکی ئیش دەکەن و سبەینش لە سلێمانی کۆنفرانسێکی لەسەر گەندەڵی کاریگەری و دارایی و لە هەولێر بە هەمان شێوە ڕێکخراوی لەسەر برا ڕاستپاتەکان ئامار و داتای خاتە ڕوو. ئەمە بۆ خۆی کارکردنە لەسەر شەفافێت و لەسەر نێشتنی گەندەڵیەوە کارێکشە بۆی حکوومەت گوێ بگرێت کە ئەم ڕێکخراوانە دەیانەوێت سیستەمی حکومڕایی لە هەرێمی کوردستان سیستەمێکی شەفاف و ڕوون بێت و داهاتەکان کە دێتەوە بۆ هەرێمی کوردستان بە شەفافی بێت و خەڵک ئەو نەبوونی متمانەکە لە نێوان خەڵک و حکوومەتەکەیسەوە بۆت ئەوەی کە هیچ بۆ هەوڵاتێکی هەرێمی کوردستان ناڵم هیچ بە مطلقی، بەڵام ڕۆژێکی زۆر لە وڵاتانی هەرێمی کوردستان متمانەیە بەم حکوومەتە نەما لەبەرەوەی ناشەفافەوە دادپەروەری لەگەڵ خەڵکەکەی خۆیدا و ئەو داتە ئامارانە پێمان دەدات هیچ متمانەیەکی پێ ناکرێت و ئەو هەر ڕۆژە ڕقەمێکمان پێدەدات هەر کەسێک لە حکوومەتە بۆ خۆی ڕقەمێک بەڵاو دەکاتەوە. ئەمە هۆکارێکە بۆی کە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نتوانێت متمانە بە حکوومەت کات و نتوانێت باوەڕ بەو شەفافێتە بکات کە حکوومەت پێی وایە ئەو ڕێکخراوە شەفاف نێو شەفافێنە دەوڵەتێشی کەسا حکوومەتی هەرێمی کوردستان هێنایەتی ڕێکخراوێک بۆ وردبینیکردنی داهاتی نەوت و خەرجەکانی نەوت خۆی بۆ خۆی نیشانەی پرسیایی لەسەر ئەم ڕێکخراوە و خۆی بۆ چەند جارێک سزا دراوە. تازەترین سزایشی لەم ئیمڕۆ من لە هەواڵەکە خوێنمەوە کە جارێکی تر هەمتر سزا دراوەتەوە لە کاتێکە ڕێکخراوی خۆی شەفاف نەبێت چۆن دێت وردبینی و شەفافێتی بۆ داهاتی نەوت و هەرێمی کوردستان و ئەو قەیرانە سیاسی کە هەرێمی کوردستان لەسەر ئەو داهاتانەیەتی دەکات بۆیە لە هەرێمی کوردستانە قورسە لەم قۆناغەدا سیستەمی شەفافێت گرنگی وا بێت گرنگی پێ بدێت و خەڵک متمانەی پێ بکات. هەنگاوەکانی زۆر خاون وەکو کیسەڵ دەڕاتە ڕێوە ئەوەی کە وای کردووە لانە سیاسەکانن و لانە سیاسەکان بەپرسن لەم قەیرانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بووە و ناشەفافیش کۆمەڵێک کەس بوونەتە مشەخۆر بەسەر خەڵکی ترە و خۆیان دەوڵەمەند کرد و لە باقەکانی دەرەوەدا بەڵام سەرەوە دەکرێت ینی ئێستا گەندەڵێکە لەسەرەوە بۆ خوارەوەی گەندەڵەکە لەسەر بە خوارەوە زۆر باشە، بەڵام قسە لەسەرەوە دەکرێت کەسێک کە گەندەڵ بێ ینی چۆن چاوەڕێەوە لێ دەکرێت چاکسازی بکات یا خود ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە. ئەخە من ئەوەی کە باسم کە متمانە لە نێوان خەڵک حکوومەتە ئەوەیە کە خەڵک متمانەی نیە بۆ کەسانی کە لەسەرەوە لیژنە دروستەکان بۆ کەسانی کە لەسەرەوە ڕاستپاتە دەگەن لەسەر چاکسازی و شەفافێت کاتێک ئەمانە خۆیان ناشەفافن لە کاتێک ئەمانە خۆیان نیشانەی پرسیان لەسەر لە گەندەڵیا کاتێک ئەمانە خۆیان خاوەنی دەها ملیار دلاری ئەم هەرێمی کوردستان و لێژە دەسات ئەوانە پەش و بڵاوی بێتەوە. ئەمە بۆ کارێکە بۆی کە متمانە مێنە لەوان خەڵکو و حکوومەتە نەخێر ناتوانێت ئەوانەی سەرەوە بۆ ئاقلەتی ئێستا بۆ سیاسەتی ئێکەیسا حکوڕانی پێ دەکەن شافێت لە هەرێمی کوردستان بەخابێت. زۆر باش ئێستابارەت بەو دەستەی دەستپاکی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە هەنگاوەکانی لاسی پێویستدایە سە بۆ نمونە ئایا گەر دۆسیێکی گەندەڵەوە تا ئێستا باز لە مەسەلەن 42 دۆسیە دەکەن لە 3 ساڵی ڕابردووە 32 دۆسییان لەم ساڵە تاکو ئێستا ناوەڕۆکیەوە دۆسیانە بۆ خەڵک ئاشکرا ناکرێت ینی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیش پێویستی بە شەفافیت نییە. بێگومان دیارە یاسایەکە لە پەرلەمانی کوردستان بۆ دەستێ دەرچووە دەستێ وابەستە کرد بۆ یاسایەوە ئەگەر
سەرۆکی دەستەکە و فرانبەرەکانی ناو دەستەکە و دراشکارانی دەستە بەش یاسای دەستەکە بیانوێت کۆمەڵش بن و یاسای ڕیان لێ بگرێ بۆ خۆی یاسای قابلی گۆڕانکاریە و لە پاڵم یاسایش یاسای دەستکەوتنی زانیاریمانەیە لە هەرێمی کوردستان کە تا ئیسا کاری پێ ناکرێت ئەمە بۆ خۆی نیشانەی پرسیارە پێم وایە دەستە پێتم خۆشی نەیتوانێت کار بکات کەم و کورتی وەکوی مرۆ دەستە سەرۆکی دەستە خۆی باسی کرد کە کەم و کورتیانەیە لە مایە و چەند ساڵە کە کاریان کردووە بەڵام ئیشیشیان کردووە لەسەر ئەوە کۆمەڵە کەیسیانەیە لەگەڵامیش ئێمە نەمان بینی کەس کەیسانە مەسەلەن کامەن کە سزا دراوە تا ئێستا لەسەر گەندەڵی ئەوە قسەکەی ئێمەشە وە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو کەسانە کێن و ئایا کەسان بەس مدیری عامەکانن لە کاتێکە وەزیرمانەیە سەرۆکی حکوومەتمانەیە سەرۆکاتێرەمانەیە سەرۆکاتی پەرلەمانمانەیە و هەرێک لەمانی کە لە ئاسی بە پرسیاتە لە هەرێمی کوردستانە قابلی ئەوەن هەڵە بکەن ئایا تا چەند وەربینی کراوە لەس ئەم کەسانە و ئەو داهاتی کەسەکان کە فۆرمێکیان پڕ بکردەوە تایسە پێویستە منی هاوڵاتی منی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی پێ یاسای دەستکەوتنی زانیەکان بزانم سەرۆکێرەم چی هەیە و سەرۆکی حکوومەت چیە و سەرۆکی پەرلەمان چیە و فڵان وەزیر چیە و فڵان وەزیری چیە و دواتر کە وازیێنە لە پۆستەکەی بۆی تاوعی کە بدان چی زیادی کرد و چی کەمی کرد لە هەموو ژیانە ئەمە یەکێکە لە خاڵە شەفەکان بەڵام ئەم دەستە نەیتوانێت ئەوە بکانەوە ناشیکە لە بەرەوە ئەوان ئەڵێن بە پێی یاسا ڕێمان لێگیراوە بۆیە هەموو شتەکان دەسەڵاتی یاساداران دەبێت چارەسەر بکرێەوە پرۆژە یاسەکان لە پەرلەمان کارا بکرێتەوە پرۆژەکان لە پەرلەمانە دەستکاری بکرێتەوە ینی بەڵام ئێمە پەرلەمانێکی کارەمان نییە بۆیە لەگەوێ پەرلەمان دەتوانرێت ڕوبەڕووی گەندەڵی بیتەوە ناتوانانی ڕوبەڕووی بیتەوە زۆر قورسە و گەندەڵی زیاتر تەشەنەی زیاتر کرد لەو کاتوکە پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان پەکی کەوتووە پەرلەمان پەکی کەوتووە گەندەڵی زیاتر تەشەنەی سندووە و پەلی هاوێشتە بۆ خوارەوە و وانەی خوارەوە هەوڵەدەن پشتێک لەو داهاتانە دەستکەوێت کە ڕۆژانە هەیە هەرێمی کوردستانەوە و شەڕی لەسەرەوەیە کە زۆرترین دەست دەکەوێت ئەمە وای کرێ کە تاوەکو یا دەسەڵاتی یاساداران لە هەرێمی کوردستانە کارە نەکرێتەوە گەندەڵی خراپترە بێت لە هەرێمی کوردستان و یەکێکە دەبێت لە هەر وڵات گەندەڵەکانی جیهان. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دواتە گەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتریە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک فەرما گەڕێنەوە لای بەڕێزتان سەبارەت بە ڕوبەڕبوونەوەی گەندەڵی و ئیرادەیەکی جددی هەیە بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی ئێستا و پاشە ئێستا کام بەرەیان بێسرە بەرەی گەندەڵکارن یاخۆ و بەرەیانەی کە دەیەوێت ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە. بەڵێ دیارەوەکو لە پێشتر ئاماژەم پێکرد بەداخۆ ئێمە سەرڕایەوە هەموو ڕاگەاندراوە هەموو پێکەنانی لیژنێەوە هەموو بڕیارە دەبینی تاوەکو ئێستا هەنگاوەکان هەنگاوی عملی نەبووە بۆی کە ئێمە پیشانوامدات کە ینی کاریگەریەکانی ببینین کە
شەڕی گەندەڵی شەڕێکی ڕاستەقینەیە. ئەمە پێم وایە بەرەی گەندەڵی واتە ئەو بەرەیکەوە ڕوبەڕووی چاکسازی دەبێتەوە ئەو بەهێزترە سەرەڕای ئەوەیکەوە بەرەیەکی کەمینەیە بەڵام بەداخۆ توانیوێتی سەرچاوەکانی بڵێن دەسەڵات وەروە سەرچاوەکان لە دەست خۆی بێڵێتەوە و نەیەڵێت بەرەی بەرامبەر بتوانێت بەسەریدا زاڵبی سەرڕای ئەوەیکەوە لە هەموو دنیا کاتێک قەیران دروست دەبێت کاتێک وڵات ڕوبەڕووی کێشە دەبێتەوە ئەو کاتی لە هەموو کاتێک گونجاوتر بۆی چاکسازی بکرێت و شەڕی گەندەڵی بکرێت. بەداخۆ ئێمە ئومێدمان هەبووکەوە بەتایبەت دوای ساڵی 2015 و هاتین 2016 ئیرادەیەکی بەهێزە بێت بەڵام بەداخۆ دەبین شەڕی گەندەڵی شەڕێکە بۆ سزادانی فەرمانبەران ئێمە بەر لە چەند مانگێک ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاندکەوە لە کۆی 14 ئیجراعات کە کراوە لە 14 بڕیار کە بە مەبەستیەوەیکەوە وەکو بەشێک لە چاکسازی ڕاگەندراوە دەیان لەسەر شانی فەرمانبەران بووە تەنها چوانیان لە بەرژەوەندی خەڵک و فەرمانبەران بووە تا ینی لە بەرامبەر بەشێک وە لە ڕوبەڕبوونەوە گەندەڵی. بەڵام بەگشتیان ئێوە سیر بکەن کۆمپانیا گەورەکان ئێستا باز نادەن کۆمپانیەکانی نەو دۆماشێ باز نادەن بەڵام لە بەرامبەردا حکوومەت باجی بەسەر هاوڵاتیان زیاد کردیانی لەو ماوەیەدا تەنها لە یەک بڕیاردا باج لەسەر 222 کاڵا زیاد کرا کە پەیوەندی ڕاستە خۆیان بە ژیانی خەڵکەوە واتە ئەو پرۆسەیە کە زیاتر لە سەرشانی فەرمانبەرانەواتە تەقەشف ئەوەش فەرمانبەران باج زیێدن بە کەمکردنەوەی موچە زیادکردنی باج و ڕسومات یعنی ئێوە سیرکەن لەم ساڵدا بە بڕیارێکە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان دەرچوو بە بڕیاری ژمارە 4 بوو کە لە باسی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی داوا لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردکەوە دەرگای واڵا بکات بەرە ڕووی دیوان چاودێریدارەی بەمەستی لێ کۆڵینەوە لە داتا و لە ژمارەکان بەڵام ئەو وەزارەتی سامانە سروشتیەکان تاوەکو ئێستا یەک گرێبەستی خۆشی پیشانی ئەو دەستێ دیوان چاودێریدارای نەداوە لە بەرامبەرەوەکو دێن دامەزراوەی دەرەوە دێنین بە ناوی چاودێری واتە ئەوەیە ئێوە سەرکەنی بڕیاری خودی سەرۆکاتیێنن بڕیاری خودی کاک مەسعود بارزانی جێبەجێ نەکراوە کە پێم وایە ئەو دەبێت خۆی بە دوواداچوون کات بۆچی ئەو بڕیارانی کە ئەو دەری دەکات جێبەجێ ناکرێت واتە بە گشتی ئەوە لە وەڵامی ئەو پرسیارە بەڕێزت بە دڵنیاییەوە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان بەرەی گەندەڵی زۆر کاریگەرترە لە بەرامبەر بەرەی ئەوانێکەوە ژاتی گەندەڵی دەکەن ژاتی گەندەڵی خۆی پرۆسەیەکە لەسەرەوە دەست پێ دەکات ینی من نمونەی سنگافورا دێنمەوە کە لە بیرۆوەریەکانی خۆی لینکوانی و سەرۆکوەزیرانی کۆچکوردی و وڵاتە دەڵێت ئێمە لە ساڵ 1950 کاتێک دەسەڵاتمان گرتە دەست بڕیارمان دەکەوە سەرەتا ڕوومان لە دزە گەورەکان و ڕوومان لە گەندەڵە گەورەکان بێت کاتێک ئێمە لیژنەمان پێکەنا بۆ کۆتایی هێنا بە گەندەڵی بەو گەندەڵێ گەورانە ئەو مافیا گەورانە وڵات لە گەندەڵێ بچووکەکان خۆیان تاوانەوە واتە پرۆسەکە دەبێت یەکەم جار حکوومەت ڕووی لە گەندەڵە ڕووی لەو دامەزراوە ئەو شوێنانەوێت کە گەندەڵێ گەورەکانی تێدا ئەنجام دێت دواتر خۆی لە نەتیجەیە پرۆسە گەندەڵێ بچووکەکان کە نەتیجەی گەندەڵێ گەورەکانن دەتاوێنەوە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو ئاستە فرامۆش کرا هاتوون زیاتر لە ئاستەکەی خوارەوە بڕیار ڕاستپارد دەردەکرێت وە پرۆسەکە بەڕێوە دەچێت. بەڵێ سوپاس دەکەم دوات تێگرێنەوە لای بەڕستان مامۆستا ئیبراهیم گربگرێنەوە لای بەڕێستان سەبارەت بە ئەو دام و دەستگایانەی کە ئێستا هەن لە هەرێمی کوردستان بۆ نمونە دیوانی چاودێری داراییە دەستەی دەستپاکیە حکوومەتی هەرێمە و پەرلەمانیش کە ئێستا پەککراوە ینی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێویستی بە چ جۆرە دام و دەستگایەکەیە کە ئێستا ئێمە لە کوردستان ئەو دام و دەستگانەمان نییە خۆی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەموو دەوڵەتێکدا دەبێت لەسەر دوو ئاسیشی لەسەر بکرێت ئاستێکیان بریتە لە دامەزراوەکانی حکوومەت خۆی ئەم دامەزراوانە دامەزراوەی کارا و ئازابن بۆ ئەوەی کەوا گەندەڵکاران بە ڕاپێکی دادگاکان بکەن ئاسی دوایین بریتە لە کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە هەموو جۆرەکانی بتوانن فشارێکی زۆر بخەنە سەر حکوومەت بۆ ئەوەی کەوا ئەوان کار بکەن بۆ ئەوەی کەوا داتا و زانیاری بدەن حکوومەت و حکوومەتیش بە هەمان شێوە بێت و ئەو چارە ئەو ئیسلاحاتانە بکە و چاکسازیانە بکە بەڵام گرفتەکە لێرە ئەوەیە کاکی برا لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستانە کام دامەزراوەی سیاسی ئەتوانین بڵێن خۆی گەندەڵ نییە
سەراپای حکوومەتەکە تاوەکو خوارەوە خۆی گەندەڵە سێرەکەی ئەمە ناکرێ بڵێن وڵای دامەزراوەمان هەبێت لە هەرێمی کوردستانە بۆیکەوە چاودێری گەندەڵکاران بکات و ئیسلاحات و شتیا بکە ئەمە بەڕاستی ئەمە شیردا بۆ داپیردایە ئەم قەزەیە زەمانێکی زۆری دەوێت و چونکە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستیە تاوەکو ئێستا لە گەندەڵەیەکی قوڵ ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ ئەم گەندەڵە قوڵتر دەبێتەوە. من پێم وایە چاکسازیکردن بە شێوازێکی گشتی و کوولەتێزی ماسەرەکەشدا ئاماژەم پێ کردووە دوو شێواز لەخۆ دەگرێت شێوازێکیانەوەیە کە بێت و لە خوارەوە خەڵکی بێن بە شێوازی گشتی ئەم گەندەڵکارانە ڕاماڵنەوەی تر لێەوە دەست بە چاکسازی بکرێت و چاکسازی گشتی بکرێ و جۆری دومیشانەوە ئیسلاحاتی سەرەوە کە سیاسیەکان سەرۆکەکان ئەوانەی کە پلە باڵان لە هەرێمی کوردستانە بێن ئەمانە خوان چاکەن اینجا ئەمە ڕنگ بداتەوە لە بەشەکانی تری هەرێمی کوردستانە و باشبوونی ئەمانش بەڕاستی لە هەنگاوی یەکەمە بریتێ لەوەی کا بچنە بەردەم دادگایەکی عادل بوو ئەوەی کەوا بیسن من ئەمانە گەندەڵ نین کە پێم وانێ هیچ کەسێک لەوانە بە پاکی دەربچێت کە گەندەڵ نەبێ اینجا کاکە ئەم دوو عملیە کامان دەکرێت کامان بە ئەنجام دەگەی هیچ کامان لیسا لە هەرێمی کوردستان ئاسیۆیەکی ڕوونی نییە نە ئیرادەیەکی گشتی جەماوەری سەرتاسەری لە هەرێمی کوردستان هەیە بۆیکەوە ئەم گەندەڵکارانە ڕاماڕێت و نە ئیرادەیەکی سیاسی بە هێزیشمانەیە سیاست مەدارەکان خۆیان بچنە بەردەم دادگا بڵێن کاکە حی عەلە السەلات وەرن کاکە بزانین ئێمە گەندەڵ یا گەندەڵ نین و دادگاکەش عادل بە دوو بیسەلمێنە کاوانە گەندەڵ یا گەندەڵ نین و ئەگەر ئەوانە گەندەڵ دەرنەچوون و فعلەنەوە و دیارەوە هەموو خەڵکە و داتا و زانیاری و ئەو هەموو قەسڕ و کۆمپانیا زەبەڵای حوشتانە بەڕاستی هەمووی خەڵکی ڕەشوروت کردوێتی کامەش بەڕاستی لە دەسەڵاتی خەڵکی ڕەشوروتانیە کابەتە ئەمە دادگایکی عادل نەبوو دادگای عادل ئەوەیە کە بیسەلمێنێ ئەم سەرۆک و سامانە زەبەلاحانەی کە ئەمانە هەیانە کە هیچ سەرۆکێکی دنیا نیەتی کە ئیلا لەو دەوڵەتانە وجودی هەیە کە خراپتر لە هەرێمی کوردستان خراپتر لە عێراق لە لیبیا لە سووریا لە میسر لە سوودان لە سۆماڵ کاکە وەرە لە یەمان لە سعودیا لە کوێیت ئەم دەوڵەتە گەندەڵانە دەبینیت لەمانە وجودیان هەیە ناوەرە لە دەوڵەتێکی گەورەی ئەو دەوڵەتانەی ئێرادەی گەڵڕاستی وڵەمەندێکی ئاوازە بەلاح و گەورە نابینی کاکە ئەمانە کێکیان کردووە دەوڵەت قەرزار بووە و کۆمپانیەکان دەوڵەمەند بوون لە کاتێکە کە لە ئەزمە اقتصادیە پێویستەکە حکوومەت لەسەر ئەساسێک بەری ئیسلاحات بکات کە خەڵکی زەرمەند نەبێت بەڵام ئەمان هاتوو لەبەرەوەی کەوا کار و کەسابەتەکەی خۆیان دوکاندارەکەی خۆیان زەرەر نەکات کۆمپانیەکانی خۆیان زیاتر دەست کردوتەوە و حکوومەتیان تووشی قەرزێک کردووە لەسەر ئەساسی بڕینی موچە و قوتی خەڵکی لەسەر ئەساسی کۆمەڵەشت ئەم گەندەڵیانە کاکە برا کاکە حەکیم جانمانە چۆن چارەسەرەکرد لەسەر ئەساسی چی چارەسەرە بن لەسەر ئەساسی ئەو چارەسەرە بن دوو ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی و سێ ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی و کورە 50 ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی بێن داتا و زانیاری بە خەڵک بدەن و لێوە بکرێ ئایا بە وەک دەکرێت سیاست مەدارەکان بەخۆیان بچنەوە بچن بەردەمی دادگایەکی عادلانە و هەرچی سەرۆک و سامانی ئەم میلەتە هەیە بیگەڕێنەوە ئایا بەوە دەکرێت کە کۆمەلگا هەموو بێتە سەر جادە و ڕاپەڕینێکی نوێ دروستکرێتەوە پێم وایە باشترین حەل ئەوەیە ئەو کۆمەلگای ئێمە بەخەبەر بێن تاکتاکی هاوڵاتیانی کوردستان بەخەبەر بێن کە ئیتر بەسە گەندەڵی بەسە ڕاوڕوت بەسە ئیترە و خەڵکە هیچ نەما لە دەستینەدا ئەوەی کە ماوەتی بریتێ لە کەرامەت و شەرەفی لە دەستینەدا ئەنا پارەی لە دەستی داوە ژیانی ئاسایە لە دەستی داوە کارەبایە نییە کاکە موچەیە نییە بایعاتە نییە نازانم نەوتە گازن نییە ئەم ئەی چی هەیە لەم هەرێمەی ئێمە بایی ڕوخانی 20 دەوڵەت و 20 حکوومەت گەندەڵی لە وڵاتی ئێمە هەیە بەڵام هێشتا حکوومەت سەرۆکی حکوومەتێکمان دەڵێ زۆر سپاسی هاوڵاتیان دەکەن ئەگەر بێت و ئەمانە لە وڵاتێکی ترا بووە ئێستا کە لە کەس خوڵ نەدەکرا ڕاستە لە کەس خوڵ نەدەکرا ئەی وایە جەنابی سەرۆک بەڵام ئەوە دەگەڕێتەوە بۆی کەوا خەڵکی ئێمە هێشتا هۆشیار بە تەواوەتی هۆشیاری لە سەرتاسەری هەرێمی کوردستانە نەگەشتە ئاستێک بەڕاستی بێتە مەترسیەکی گەورە لەسەر ژیان و لەسەر سامان و دەسەڵات و گەندەڵەکانی ئەمانە پێم بڵێ ئێستا ئەوەی کە باسەکرێ و داتانەی کە باسەکرد لە هەرێمی کوردستانە ڕۆژانە لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆنی ئێوە و کەناڵەکانی تریشەوە پەخش دەکرێت کاکە ئەمانە کارەساتێکی زۆر گەورن ئەمانە لافا و ڕاماڵنێکی زۆر گەوریان دەوێت بەرامبەران ئەنجام بدرێت بەم ڕێکخراوی کۆمەڵگاوە بۆەوەی کە خۆیان چاک بکەن و لەسەرەوە چاک کاکە لەسەرەوە چاک ناکرێت چۆن لەسەرەوە چاکەکرێت پێم وایە قەت ئەمانە دوای 25 ساڵ دوای 27 ساڵ لە فەرمان ڕەوایەتیکردن ناسە بەردەمی دادگایەک وازە هەموو تەخشان و پەخشانی و سەرۆت و سامان و دەوڵەمەندبوونی خۆیان لەسەر ئەساسی لەسەر حسابی دەسەڵاتی گشتی و لەسەر ئەسابی هاوڵاتیان واز نهێنن چۆن واز دێنن بە ئاسانی واز بێنن ئەنجا ئەمە گەروایان کردبێ بۆ ئاسانی واز بێنن ئەی بۆ ئەو هەموو گەندەڵ لە وڵاتی ئێمەدا هەیە
بەڵێ زۆر بەڕاستی پێم پرسیارە هاوڵاتیان زیاتر بیری لێ بکەنەوە خەڵکی بیری لێ بکاتەوە کاکە لە کۆمەلگاکە کۆمەلگای مەدەنی وجودی هەیە و بوونی هەیە کە ئەو کۆمەلگایە بواری ڕەخساند بێ کە حرمەت و ڕێزی ئیرادەی خەڵکی لەلا بە قیمەت بێ بە بەها بێ بەڵام بەهایەک نەماوەتەوە بۆ ئیرادەی خەڵکی کاکە لە کۆمەلگایەکدا دەبێت دامەزراوەکان کارا بوون و ئەمانە چاودێری بکەن و گەندەڵی نێم بەرەنگاری گەندەڵی بکەنەوە کە خەڵکی حساب بۆ دامەزراوەی بکە کاکە وەرە پێم بڵێ کام وەزیرەی دەگۆڕێ کام سەر حکومەتە دەگۆڕێ شتەکان ناگۆڕ لە وڵاتی ئێمەدا لە وڵاتانی تر کە سەرۆک دەگۆڕێ کە وەزارەتە دەگۆڕێ کە سەرۆکێکی دەستگایەک دێ دەگۆڕێت هیچ ناگۆڕێت لە سەرۆکەکە نەبێ ستراتیژ پلان دامەزراوەکە بۆکو خۆی دەمێنێتەوە و کار دەکات و مەحسوبێت و منسوبێت بۆ ئاستەنیە کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ سپاس دەگەن دواتە گەڕێن و لای بەڕاز دەگەن دەرفەتمانە بوو کاک جەلال بگەڕێن و لای بەڕێستە تۆش هاوڕێیت کە چاکسازی بەم دەسەڵاتی ئێستا ناکرێت یۆگوبانەوە هەمومان قسەی لەسەر دەکەین ئەم دەسەڵاتی ئێستا هەرێمی کوردستان ئەم حکوومەت و سەرۆکایەتی و پەرلەمان و وەزیر و دام و دەستگان ناتوانێت چاکسازی بکە خۆیان تیۆگران لە گەندەڵەیە کە خۆشی تیۆگران لە گەندەڵە ناتوانێت چاکسازی بکە بەڵام بۆ مەسەلەی خەڵکە وشابێ خەڵک وشارەوەی لە سلێمانیا دەکرێت وشاری خەڵکی سلێمانیە کە ڕۆژدان لەسەر شەقام و خەڵک ماڵی سێ سارێ دەچنە سەری هەڵدەکردنە سەری لەسەر داوای مافی خۆی دەکات بەڵام ئەوەی ئەم هاودەنگی ینی لە سەرتاسەری کوردستانی بەس دەستنی پارێزگای سلێمانیا و لە شارەکانی وەکو هەولێر و دۆکشە ئەگەر ئەمە بکرایەت بێگومان ئەمانتوانی ئەو دەسەڵاتە بێتە خوارەوە ئەتوانی یاساداران بەرقەرار بکەیت کە بتوانێت ئەو بەسوولاندا دەبێت بەڵام ئێستا کەم یاسا دەتوانێت ئەو بەسوولاندا بێنێتە بەدادگا ئەوان خۆیان یاسا ڕێ لە یاسا دەگرن و ڕێ لە سەرۆکی پەرلەمان دەگرێت و ڕێ لە حاکم دەگرێت ڕێ لە محامی دەگرێت و ڕێ لە پارێزە دەگرێت و نادەم ڕێ حساب نەبوو ئەمانە هیچی ناکرێت کاتێک لە وڵاتێکا ژایت حساب بۆ یاسا نەکرێت حساب بۆ محکەمە نەکرێت خۆی ئارەزی بە ئارەزی خۆی خوشکات لە فڵان کات ئەم بارەزی خۆشکات لە فڵان کات و لە کاتیش هیچ کەسێک لە سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان ئامادە نیم بچێنە بەردادگا چۆن توانێت کاتە لێ بکەیت کێشکات لە کێشکاتیان لێ بکەیت قڕ بەسەر ئەو کەسی کەشکاتیان لێکات و قڕ بەسەر حاکمەشی کە بانگیان نەکات ئێستا خەڵکێ ئەوەی کەڕبوو سپێتی ڕوبەر و گەندەڵکار بێتەوە لە بری گەندەڵکار ئەو سزادراوە بێگومان نەک سزادراوە خوێنە ڕژاوە ئەو ڕۆژنامەنووسانە لە هەرێمی کوردستانە بۆچی شەید بوون کاوەگەرمیان لەسەر چی شەید بوو سورای مام محەممەد لەسەر چی شەید بوو سەردار عوسمان لەسەر چی شەید بوو هەمویان راپۆرتی گەندەڵی و ئەم بەرپرسانیان وای لە بڵاوکردەوە کە شەیدیان کردن و خەڵکێکی تیژەیە بۆچی لێدرا ئاچۆزەردی لە سلێمانی بۆ لێدرا نەبەزگوران لە بۆ لێدرا لە هەولێرە کێ لێدان ئەمانە خەڵکانێک لیدان کە ئەمان قسەیان کەوت لەسەر گەندەڵەکانە وان هاتوون لیاندا تۆ کاتە قسە لەسەر بە پرسێک دەکەی بە پرسەکە توندیژی بەکار بەرامبەر بەکاتێنێ یاسا خۆی خاوەن یاسا خۆی یاسا بەرامبەر بەکاردێنێ دەسات خۆیەتی خۆی بەرامبەر بەکاردێنێ زۆر باشە ئێستا دەبێت لەکوێوە دەست پێ بکەین بۆ چارەسەرکردنی ئەم پرسەکە ئێستا ڕۆبەڕووی هەرێمی کوردستان بوو ئەم پرسە زۆر بە ئاسانی لە هەرێمی کوردستان چارەسەر ناوێت بەم بۆز سیاسی کە ئێستا هەرێمی کوردستان تایەتی و پێویستی بە گۆڕانکاریی ڕیشەیی هەیە ئەم گۆڕانکار ڕیشەیش نە بە ئەم سەرکردە سیاسیانێک ئێستا دەکرێت هەمووی دای پشکی خۆی دەکات لەو داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیەتی چۆن دەستی دەکەوێت چۆن پشکی بکەوێت شەڕەکە لەسەر بەشەر نەک لەسەر چاکسازی شەڕەکە لەسەر زۆرترین ڕاکێشانی خەڵکە لەژێر ئەم و پارەی کەیانە نەک لەژێر چاکسازی بە ئاسانی ناتوانانی ئەم چاکسازی لە هەرێمی کوردستان بەڵام قسەش دەکەین ڕوبەڕووش دەبینەوە شکاتشمان لێ دەکەن دەشماخەنە زیندانەوە دەبێت بەرداوامیش بین ئەگەر ناشکی هەر بێدەنگ بی لە مۆسەدا بەڵام ئەوەی کە قسە دەکات کەمە کە پەنجەی دەست دەژمێرێن چەند پەرلەمانتارێکە چەند ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیە چەند ڕۆژنامەنووسێکە قسانە دەکات باقی خەڵکەکەی تر چاوی لەوەیە کە بانی بچێت دەرگای بە پرسێک پارەی باتێ بانی بچێت دەرگای فڵان وەزارەت پارەی باتێ ئەمە وای کردووە کە نەتوانی کارەکانی خۆ بەڕێوەپێکی بکەیت. بەڵێ زۆر باشە ئەی سەبارەت بۆ فۆرمێکی ئێستا دەستی نێزا سەبارەت بە مڵک و سامانی بەرپرسان پڕی دەکاتەوە بۆ خەڵک ئاشکرا ناکرێت بە بەراورد بە سەردەمی شاخ و ئێستای ئەو بەرپرسانی کە دەسەڵاتدارن سامانەکانیان چەندە ینی هیچ دەداتەوە ئامارێکتان لە 100,000 زیایی کردووە هیچ ئامارێک نییە تۆ ناتوانانی بڕۆیتە وەزارەتێک بڵێ لە ساڵێکە چەند تایە بۆ سیاری وەزارەکەت گۆڕیوە نادەنی چۆن دەست بکەیت نە ڕۆژنامەز دەستی دەکەوێت نە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەستێکەوێت نە لیژنەی ڕقابەی ئەنجومەنی وەزیران دەستی دەستپاکردنی ئەنجومەنی وەزیران دەستی ناکەوێت کە دەستێکیان دانا ناو خۆیانە نەک دەستی نەزاها کۆهینێک تیشانی ناو ئەنجومەنی وەزیرانە ئەمانەش دەستیان ناکەوێت هەر وەزیرێک بۆ خۆی کار دەکات و ئەم وەزیرە ڕۆیشت سەر تاپەیشتەکانی تری لەگەڵ خۆیان دەبات بۆیە ئەمە زۆر قورسە. بەڵێ سوپاس دەکەین کاک فەرماگە بگرێن و لای بەڕێستان سەبارەت بەو بەڵێنانەی کە لە ساڵی 2016 دراون بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لایەن بەرپرسانی جلەو بەڵێنان جێبەجێ کراون یاخۆ تەنها مەرەکەبی سەر کاغەز بوونەوە بەڵێنانەی کە بە خەڵکی کوردستانیان داوە. بە دڵنیاییەوە ئەوەی کەواتاوەکو ئێستا دراوە و ئەو بەڵێنانە زۆرینێ هەرە زۆریان جێبەجێ نەکراون
ینی لە سەرەتای ئەم ساڵ بڕیاردراکەوە لیژنەیەک دروست بکرێت بۆ گۆڕینەوەی ئەو پارانێکەوە لە داهاتینەوت دەست دەکەوێت بۆی کە پرۆسەکە لە پارەکە بگۆڕێت لە دۆلارەوە بۆ دینار بەڵام دوای تێپەڕبوو نزیکی 10 مانگ تاوەکو ئێستا ئەو لیژنەیە دروست نەکراوە قرار بوو ئەو پارێکە لای کۆمپانیاکانە کە زیاتر لە 700 ملیار دینارە لەلایەن کۆمپانیا کە بڵێن گەورەکانە بیگەڕێنەوە بەڵام ئەگەرچی مانگێکیان بۆ دیاری کرا بەڵامەوە نزیکی 8 بۆ 10 مانگ دەڕەوە تاوەکو ئێستا جێبەجێ نەکرێت وەکو پێشتر وتم ئەو بڕیارێکە تایبەت و بە دەستەی دیوان چاودێری دارایی کە بۆیە بێت لێکۆڵینەوە لە وەزارەتی سامانە سروشتەکان بکات جێبەجێ نەکرا بێجگەلەوە چەندین لێژنەی ترکەوە دروست کراوە ئێمە نازانین سەرنجام ئەو لێژنانە بەکوێ گەیشتەوە چۆن کارەکانیان کردەوە چیان کردووە لەبەرەوەی ئەو پرۆسانە هەمووی بە شێوەیەکی زۆر ناشەفافانە بەڕێوە دەچێت ینی ئیش نەکرا بۆیکەوە هاوڵاتیان ئاگداری وردەکاریانە بێت کاتێکیش تۆ زۆر بەڵێن دەدەی زۆر لیژنە دروست دەکەی زۆر بڕیار دەردەکەی جێبەجێ ناکەی ئەوە دەبێتەوەی کەوا بێمتمانەیی دروست بێت ئێستا ئەوەی کەوا ئێمە هەستی پێ دەکەین بێمتمانەیەکی یەکجار زۆر هەیە کە بەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بەو بارودۆخێستا بەو شەرەوێ بەپەخستنی پەرلەمان و بەو قەیرانە قوڵەدارایی کە تێکەوتووە بتوانێت پرۆسی چاکسازی ئەنجام بدات لە سەرەتا ئەم ساڵە بەڵێنیانە کە ساڵی 2016 ساڵێک دەبێت بۆ چاکسازی و ئەوان بە هەمان شێوەیەکەوە ڕوبەڕووی داعش دەبنەوە بە هەمان شێوە ڕوبەڕووی گەندەڵیش دەبنەوە بەڵام بەداخەوە دەبینین ئێمەوە ساڵی 2016 ماوە تەواو کرد بەڵام هیچ ئیزراعاتێکی وامان نەدیتکەوە هەست بکەینکەوە ئەوە بەجددی شەڕی گەندەڵیەوە زۆر باش کاریگەری دروستکار لەسەر ژیانی خەڵک بێگومان ئەو بارودۆخە زۆر خەڵکی بێ ئومێد کردووە ڕاستە بۆ نمونە لە هەندێک ناوچە بێدەنجی هەیە خۆپیشاندان ناڕەزایینە بەڵام ئەو بێدەنجی ناڕەزایان نەتیجەی ئەوەیەکەوە خەڵک لە خودی و دەسەڵاتە بێ ئومێد وە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان فشارە بێت یان ڕێگریە بێت بۆیکەوە فۆرمەلە بێت ئەو ناڕەزایەتیانە بەڵام بە دڵنیایە خۆشیان من دڵنیام حیزبە دەسەڵاتدارەکەەوە بەرپرسانی باڵا دەزان هاوڵاتیان هەرێمی کوردستان بێومێت بوونە لەوەیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتداران بۆ بارودۆخێکە تێدا هەن بتوانن سەرنجامدانی پرۆسەی چاکسازی بەڵێ سپاس دەکەین مام سەیبراهیم دو پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە لە سەتا بەڕێستان باستان لە گەندەڵی سیاسی کرد زۆر زار گەندەڵی سیاسی لە کۆمەڵێک وڵات بۆ تەوەی لە ناوچوونی تەواوی سیستەمەکە کە خۆی لە قۆڕەکاری و پاشەکسەی دموکراسی و قۆڕەکردنی داهات دەبینێتەوە ئەگەر چاکسازی لەمڕۆ یەکەم لە گەندەڵە سیاسیەکەەوە دەست پێ نەکات ئایندەی دۆ خێرێن بەرەو کوێ دەڕوات من پێم وایە ئایندەیەکی مەترسیدار ڕوو لە هەرێمی کوردستانەکە بۆ پێی کە ئەگەر بێت و سەری وڵاتانی ڕێزبەندی یەکەم بکەن لە گەندەڵیدا کە وڵاتانی کە باسمان کرد لیبیا و سۆماڵ و نازانم یەمەنۆمانە دەبینین لە 6 مانگە هەمویان ڕوخان کاکە لە تونسەوە بیگرە لە لیبیا لە میسر لە یەمان ئەو شەڕ و شۆڕێکی ئێستا لە سووریا هەیە کە ئەمانە هەموو نیشانە ئەوەیە کە لە هەرکوێ گەندەڵی هەبێ کاراسەر بە دوای خۆیانێت بەڕاستی زۆر بەترسیدار ئەگەر بێت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەخواانە نەچنەوە ئەگەر بێت و چاکسازیەکی ڕاستەقینە ئەنجام بدەن لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت و بەڕاستی نەبنە هۆی ئەوەی کە کۆمەلگای کوردی بە جۆرێک لە جۆرەکان والی بکەن کە پێکەوە بوون بێتە هۆی ئەوەی کەوا سەرەتای دامەزراوە سیاسەکانی بەقەوە بەهێز بکە بەڕاستی ئەو مەترسیەکی زۆر گەور لە هەرێمی کوردستانەوە دەبێتە هۆی شکستێنانی ئەو دامەزراوانە کە ئێستا بەناو دامەزراون و بەڵام لە ناوەڕۆکدا کاری گەندەڵی بۆتە خۆرەی هەمویان و هەمویان لە ناوخوا و فشۆڵ کردووە بۆیە دەمەوێت ئەوە بڵێم بەڕاستی لە کۆتا قسەمدا ئەگەر بێت و هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوانە کە ئێستا 27 ئەوەندە ساڵە خەریکن گەندەڵێکن لە هەرێمی کوردستانە لێرە ستۆپێک نەکەن لێران نەوەستن دەست بە چاکسازی نەکەن بەڕاستی ئایندەیەکی مەترسیدار ڕوو لە هەرێمی کوردستانەکە بەوەی کە ئەم دامەزراوە سیاسیانە دەکەونە بەر ڕق و قینەی هاوڵاتیان ئێستا بۆشایەکی هەرە گەورە دروست بووە بە تایبەتی لە زۆنی ساوز کە دەڵم زۆنی ساوز بەداخەوە دەڵم زۆنی ساوز لە زۆنی ساوز دامەزراوە سیاسیەکان و هاوڵاتیان هیچ شتێکت نەماوە لە بینیانە هیچ شتێک ڕەبتیان ناکا پێکەوە وە لە منطقەی هەولێر و دوهۆکیش بەڕاستی ترسێکی زۆر دایگرتوون ئەوانش بە هەمان شێوەی سلێمانی دەنگی خۆیان بەرزەکەنەوە بۆ ئەوەی کەوا گەندەڵکاران بۆش ئاراستەیە
بۆ ئاراستەیە نەچونکە ئەو وان هەوڵاتیان هەرێمی کوردستان کردووە بۆی بۆشایەکە گەورەیە ئەوە لە هەرێمی کوردستان ڕوئەدا بەتابەتی لە زۆنی سەوز واقعی تەواوی خەڵکی هەرێمی کوردستانە واقعەکە بەڕاستی نانەوێ ئەو دەسەڵاتە سیاسیە چیتر فەرمانڕەوایان بێ حاکمیان بێ دەسەڵاتێک بێت بەڕاستی کە ئەوان نوێنەرایەتی ئەوان بکە بۆیە لێرە مەسئولەتێکی تر لەسەر هاوڵاتیان کە بۆ نمونە لە مانگینەوە هەڵبژاردن دەکرێن دیسانەوە هەمان تاس و حەمام دووبارە نەکەنەوە بۆ خۆیان بۆ من بۆ حیزبێکی داریکراونە بەس بۆ خۆیان بۆ داهاتووی ملەتێکی خۆیان بۆ داهاتووی نەوەکانی داهاتووی خۆیان تکام وایە لە بەردەم سندوقەکانی دەنگدانە ئەگەر بێت دەنگدان بکرێت هەڵبژاردن بکرێت ئەم ئایندەی خۆیان کە ئێستا ئاوای لاتووە ئایندەی نەوەکانی تریش جیلی ئەجاری تریش وەکو خوانێنەکەن و زۆر سپاس بەڵێ سپاس دەکەم نی خۆرەکیش بۆ بەرەسان کاک جەلال ئایندەی دۆ خێرم چۆن دەمێت چاکسازی نەکرێت زۆر بە زۆر قورسە ناتوانانی پێشبینی بکەی تاکۆ سیستەمە دەسەڵاتە سیاسی کە ئێستا وابێت پێشبینیەکان هەرچی بڵێ خۆی دەناچێت بەڵێ زۆر بەڕێز جەلال هۆرەی سەرۆکخێرخاوی کاری شەفافیت بۆ نێشنیگەڵ زۆر سپاس بۆ وەرەستن کە لە سودی سەرەکی لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ ئیبراهیم محەممەد مامۆسای زانکۆ کە لە لەندەنەوە لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ کاک فەرمان ڕەشاد سەرۆکی ڕێکخراویستۆ بۆ دژە گەندەڵی کە لاو لێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی تەخواتان لەگەڵ